بەوەی نەبوونی شوێنی تایبەت بە گەنجان و لاوان لە ئێستادا سەنتەری چالاکی گەنجانی ڕانیە بۆتە شوێنی کۆکردنەوەی گەنجان و بەردەوام گەنجانی شاری ڕانیە بە مەبەستی بەسەربردنی کاتەکانیان ڕوو لە سەنتەری گەنجان دەکەن و بەردەوامی چەندین کۆرسی جیاواز لەلایەن مامۆستایان و کەسانی شارەزاوە سەرپەرشتی دەکرێن و گەنجان لێی سوودمەند دەبن. گەنجانی سنوورەکە بوونی سەنتەری چالاکی گەنجانی ڕانیە بە گرنگ وەسف دەکەن و پێیان وایە سەنتەری گەنجانی ڕانیە توانیوێتی لە ئاستی خواستی گەنجان دابێت و لەگەڵەوەی کە شوێنی تری تایبەت بە گەنجان نییە بەڵام سەنتەری چالاکی گەنجان توانیوێتی خزمەتێکی بەرچاو بە گەنجان بکات. سەنتەری گەنجان پرۆژەیەکی منداڵپارێزی کوردستانە کە گەنجان ڕۆژانە سەردانی ئێرە دەکەن بەمبەستی فێربوونی چەندین دەورات و کۆرس چ کۆرسی پیشەیی بێ چ کۆرسی نەزەری بێ. بەڕاستی هەمیشە سەنتەری چالاکی گەنجانی ڕانیە بۆ تەناوەندێک بۆ کۆکردنەوەی گەنجان بۆ سوودگەیاندن سوودگەیاندنی بێ بەرامبەر بە گەنجان. ئێمە لێرە لە ڕانی لە سەنتەری گەنجان زۆربەی بەشەکانی تێدایە بۆ گەنج بێ بەرامبەر خزمەتی گەنج دەکات. بۆ نمونە کتێبخانە نزیکی 5,000 کتێبی تێدایە. ڕۆژانە کۆمەڵی گەنجان لێرە سوودمەند دەبن هەموو خوێنەر هەموو خواستنی کتێب. سەنتەری چالاکی گەنجانی ڕانیە پرۆژەی منداڵپارێزی کوردستانە و ماوەی 13 ساڵە لە شاری ڕانیەدا بوونی هەیە و لە 13 ساڵی تەمەنی سەنتەری چالاکی گەنجانیشدا توانیوێتی خزمەتێکی بەرچاو بە گەنجانی سنوورەکە بکات و لە ئێستاشدا چەندین بەشی جیاواز و جۆرا و جۆرە لە خۆ گرتووە و ڕۆژانە گەنجان سوود لە بەشە جیاجیەکانی سەنتەری گەنجانی ڕانیە وەردەگرن.